نەئەشەم بیللا قەت هونەر ناکەمەوە بە حەیاتی جارێکی کە ناگەڕێمەوە بۆ دەرگای هونەر. سییانیان دایکی نەماوە، من هەتیون من بە خێوانەکەم. من یەک ژیانم هەیە خەڵگەڵێ ئەکڕۆزێتەوە، بڕواتان هەبێ ناکڕۆزێمەوە. بە ئەڵڵا چمە ناوی کرێچێتی زۆر ناخۆشە. لێشێک لە کۆڵانە تەسەکانی گەڕەشی مەجیبەکەم لە بەردەمی ماڵی هونەرمەندێکم کە ئافرەتێکی تاقانە بوو، ساڵانێکی زۆر خەندە و پێکەنینی خستبووە سەر لێوی هەمووان، بەڵام ساڵانێکە لە نەو ئەم خانوەیە ناتوانێت بە تەواوەتی بچێتە دەرەوە و خەندە و خۆشی لەسەر لێوی نەماوە. من لە بەردەمی ماڵی پەروینی بەرنامەی زەنگم، ئەو ئافرەتە تاقانەی کە لە بەرنامەی زەنگا بوو ساڵانێکی زۆر خزمەتی بە هونەر کرد. لەگەڵم بن بە سەردانێکی بکەین. سلام علیکم پەروین خان. سلام بەخێر بێ کاکە دیلان. کاکە دیلانگیان وەزع چۆنە؟ سەرچاوم بەخوا نەمتوانی بێم بۆ لاو پێشوازی لێ بکەم، خەجاڵەتم. بەخێر ئێمە اینە خزمەتی تۆ فەرموو بچینە ژوورەوە. فەرموو بەخێر بێن یاخوا. پێشکەوە فەرموو. بەخێر بێن یاخوا. ئێوە چۆنن؟ یاخوا بەخێر بێ سەرچاوەکان. پەروین خان تەندروستی و چۆنە؟ وڵایی تەندروستیم ئەوەیە کە بەڕێزە ئەیبینیت و نەخۆشم و فەقەرات و ئینزیلاق و سۆفانم هەرسێکیان بەیەکەوە هەیە. دکتۆر پێم مەڵەیە پشتێ ئەبێ بڕغووی بۆ دانێ. بەخوا هەر برغۆکان بای 50 وەرەقەیە. منی داماوە 50 وەرەقەم لەکوێ بوو. ئیتراوە هەر بە زەلیلی ڕایەکێشم و چاوەڕوانی کەرەمی خۆم. دۆخ و گوزەرانتان چۆنە؟ وڵایی دۆخ و گوزەرانمان وەکەوەی کە خۆت بە دوواداچوونە کردووە و ئەزانیت و پارەی سێمان کرێخان و قەرزارم و پارەی مارکێت و شت قەرزارم و هی زەخیرە و هی ئەمانە. ئیتر بەڕاستی ماڵ و مناڵێکی وردیشم هەیە و ئەوانیش پێویستیانە و بەخوا بەڕاستی چواری تەلەبەم هەیە، لەرزم لێ هاتووە کە مەکتەب بکرێتەوە. چۆن بێ جلیان چۆن بۆ بکەم، جاڵتەیان چۆن بۆ بکەم. ئیتر ئەمەیە ژیانی من. سەرجەمیان مناڵی خۆتن پەروین خانەمانە؟ سییانیان کوڕەزامە و دوانیشیانی خۆمە، یعنی 5 مناڵ. ڕزەکان چێکن لە لای تۆ، دایک و باوکیان؟ سییانیان دایکی نەماوە، من هەتیون من بە خێوانەکەم. ژیان بەم شێوازە بەڕێوە ئەچێت ئەوەی کە هەیە ئێستا لێرەیە؟ وەڵی ژیان لەم کوردستانەیە کە تۆی بینی خاستن هونەرمەند، هەر ئاوە بە چەرمەسەری و بە ڕەزیلی و بەدەمایی ژیانی بردۆتە سەر. هیچ هونەرمەندێک نییە بڵم ژیانی خۆشە. هونەرمەند و ژیانی خۆش مەحاڵە. هەموو ئاوە بە چەرمەسەری. بەخوا من یەک ژیانم هەیە خەڵگەڵێ ئەکڕۆزێتەوە، بڕواتان هەبێ ناکڕۆزێمەوە. بەس داوا لە حکوومەتی هەرێمەکەم بەهانایەکمەوە بێت، کوڕە 2 هۆدەی گڵم بۆ بکات، کوڕە هاوکاریەکەم باو قەرز و قۆڵێم بۆ باتەوە. هاوکاری کراوە هی هونەرمەندان، زەویان پێدراوە، شوقیان پێدراوە، تاسی چۆر نەگرتووە لە سەرمانە؟ وەڵی ئەزیزەکەم هەتا ئێستا من هیچ شتێکم وەرنەگرتووە، بەڵام شوقەیەکیان ناوە پێمان، بەخوا بە من هەڵناسووڕێت، یعنی بەڕاستی پێیان فرۆشتوین. منیش ناتوانم جاگەر من بتوانم ئەوە بکڕم، هەر شوقە زۆرە بیکڕم. شوقەکە چی بوو؟ چۆن بوو؟ شوقەکەڵێ بە 40 وەرەقە پێشەکی و مانگی 300,000 $300. بەخوا من ئەوانم نییە باوکەکەم بەچی بیکەم. ئەمە ئەوە بکە بۆ دابشکرا بەسەر هونەرمەندانە شوقانە؟ بەڵێ ئەبواە بۆ هەمومانیان بکردایە بە فری، چونکە لە ئەوەی کە ئەو شوقانە بەڕاستی ئەوەی ئەو شوقانەی بۆ کراوە و فۆرمەکانیان دراوەتیان، وەڵی هەموو ژیانی لە من خراپترە. یعنی بەڕاستی من ڕۆیشتومە بە دوواداچوونیشم بۆ کردووە، یعنی پیان وتویانە وەڵی ئەو پارەی کە تۆ ئەیەی بەس هینی شیشەکەیە، ئەجا وەڵی ئەوەتانێ 50 ڤێلا و 50 شوقە بڵاوە بێتەوانێ، ئەڵێ 35 وەرەقە پێشەکی و مانگی $150. بەخوا من نیمە، ئەگەر بم بۆیە ئەوانە مەکڕی، ئەوەتە ئەمانیان ناوینەتی، عنی بەڕاستی ڕۆک و ئەوە پێمانە فرۆشنەوانێ. وەڵی نیمانە کاکە. ساڵانێک لە هونەرکردن ئەگە کات بگەڕێتەوە جایتە هونەرەکەیتەوە؟ نەئەشەم بیللا قەت هونەر ناکەمەوە، بە حەیاتی جارێکی کە ناگەڕێمەوە بۆ دەرگای هونەر، چونکە بەڕاستی ڕاستە هونەر چەند شتێکی لێ سندم و چەند شتێکی یاومەتێ. بۆ نمونە ئەم ڕێزەی بینەری یاومەتێ،
ئەوە زۆر خۆشە بۆ من ڕێزگرتنی بینەرەکەم ئەوەی یاومەتێ بەڵام حەچی خۆشی و خان و بەرە و سیارم هەیە هەمووی بەڕاستی لێ سندمەوانێ هوەر. بۆچی دەیسەنیتەوە هۆکارەکەت چی بوو؟ من ویستم بە هەزار قیست و قۆڵە خەڵک ئێستا گوێی لە دەنگمە ئەزانە کە بە قیست هێناومە بە قیست سیارەیەکم هێنا هەستام لەبەر خاتی شانۆگەریەک فرۆشتم و کابرای ئێرانی پارەکەی بردو ئێستا بۆ خۆیەوە تا دەسم لە بنی هەمەمانەکەەوە دەرچووە نە پارەم بۆ هاتەوە نە سیارم بۆ هاتەوە کابرای ئێرانی بردی. هوەر لەوانەیە زۆر قورس بوو بێ بۆ تۆ کە ئافرەتێکی تاخانە بووی ساڵانێک لە ناو ژمارەیە پیاوە کارێک کردووە ئەو شتانە چی بوو کە ڕوبەڕووتە بۆ لەو کاتەیە؟ وەڵاهی ئەو ساڵانەی نەوەتەکان کە تەمسیلمانە کرد بڕواو هەبێت کە لە هەچ کوچۆ کۆڵانێک عفو تەمسیلمانە کرد خەڵک هوهای بۆ کێشاین خەڵک بردیە هاویش خەڵک دوول لە ڕێیتۆ احترامم هەیە بۆ ئەم کامێرەی تۆ جرتی لێە یعنییانگو ئەوی داوەشێ ئەوەی ئافرەت چۆن ئاوا تەمسیلەکە جۆمان بە هیچ شتێنەیەوە هەر بەردەوام بووین و ئەو ڕێچکەی کە ئێسا گرتم بەرم نەیە هەتا ئەم کاتێک کە ئێسا ئافرەت ئازادە خۆزگەی ئاوا بە ئازادی بمان کردەیە بەڵام ئێمە خەفەت لەوا خۆین زۆر بە ئازار زۆر بە داماوی زۆر بە چەرمەسەری هوەرمان هێنایەکایەوە بەڵام ئەم هوەرە ئازادی ئێستا ئێمە دروستمان کرد. بەشبەرین خان ژیان نێکی لەو شێوازە قەرزاری کری خان و دووکان پێداویستی بوونی مناڵ چی ئەکەن چۆن ئەژین؟ وڵای بەس خوامان ژێنێت بڕوا و قەنەعەتە بێ ژیان وا ناڕۆت بەس نازانی ڕوو بکەیتە چۆ من لە ئەم سایدی ئێوەوانێ داوا لە حکوومەتی هەرێمەکەم داوا لە بەرپرسانەکەم داوا لە خێرخوازانەکەم داوا لە ئەو کەساناکەم کە شتیان بەدەسە لەبەر خاتی ئەڵڵا دوو هۆدەی گڵم بۆ بکەن وەڵڵا گڵیش بێ چمە ناوی بە ئەڵڵا چمە ناوی کرێچێتی زۆر ناخۆشە کرێچێتی زۆر ناخۆشە داوا لەو کەسانە ئەەکەم کە سەرمایەدارن داوا لەو بەرپرسانە ئەەکەم بێن بەهانامەوانێ هەتا ماوم هەتا ئەو تەمەنەی ماومە بەم ئازار و ئێشەوە بمخەنە دوو هۆدەی خۆمەوانێ.